ریال مەدرید نزیکە لەوەی وەرزێکی سفری تر بەڕێ بکات. ریال لە سەرەتای وەرز لە جامی سوپەری ئیسپانیا بێبەش بوو، دواتر لە جامی شای ئیسپانیا کرایە دەرەوە و لە چامپیۆنز لیگش کرایە دەرەوە و ئێستا کە تاکە پاڵەوانەتیەک ماوە ڕکابەری تیا بکە خولی ئیسپانیا. خولی ئیسپانیش 9 خاڵ لە دوای بەرشەلۆنەی پێشەنگەوەیە بەپێی ئەو یاریانەی کەماویانە چانسێکی زۆر کەمی هەیە بوو ئەوەی نازناوەکە بەدەست بێنێ. بەمەش نزیکە لەوەی وەرزێکی سفری بەڕێ بکات، واتە لە سەرجەم پاڵەوانێتیەکان بێبەشە بێت. ژمارێکی زۆر هۆکار هەیە بۆ ئەوەی کە ریاڵی گەیاندە بێ بەم دۆخە، بەڵام من سێ هۆکاری سەرەکیم بۆ دیاریکردن و شیکاریەکی وردی دەکەین. هۆکاری یەکەم و سەرەکی بۆ ئەوەی کە ریاڵ گەیشتە بێ بەم دۆخە بەڕای من فلۆرەنتینۆ پیرێزی سەرۆکیانی ریاڵ مەدریدە. پیرێز لە 2 ساڵی ڕابردووە ئاگای لەیانەکە نەماوە، سەرقاڵە بە کۆمەڵێک بابەتی لاوەچەوە، لەلایەک سەرقاڵە بە بابەتی سوپەرلیگەوە، پیان هەڵۆشانەوە دواتر سەرقاڵ بوو بە بابەتی نیگرێراوە. یعنی ئەمانە لە دەرەوەی تۆپی پێن، لە دەرەوەی ئەوەن کەیانی ریاڵ مەدرید بەهێز بکات، هیچی پەیوەندی بەوە نییە کە ریاڵ بەهێز بکات. لە کۆمەڵی حاڵەتی تریشە هەڵوێستی ناڕوونی هەبوو، هەڵوێستێکی هەبوو کە نەدەبوو وا بووە. بۆ نمونە لایانی لیڤەرپۆڵ ناکۆچی کەوتە بینی نێوان محەممەد سەڵاح و ئارنە سلۆتەوە. ئیدارەی یانی لیڤەرپۆڵ پشتی ڕاهێنەری گرت. کەچی کاتێک لە ریاڵ مەدرید ناکۆکشیش کەوتە بینی نێوان 1-2 یاریزان و چابی ئەلۆنسۆی ڕاهێنەرەوە، ئەم هات پشتی یاریزانەکانی گرت و ڕاهێنەرەکەی دەرکرد. بینیمان ڕاهێنەر دەرکرا، ئێستا یاریزانەکان قورسایەکی گەوریان لە ژووری خۆگۆڕینە هەیە و کەم ڕاهێنەر هەیە بتوانێت بێت مامەڵە لەگەڵ ئەم ژووری خۆگۆڕینە بکات. هۆکاری دووەم ئاربیلوای ڕاهێنەرە. ئەم ڕاهێنەرە بە شێوەیەکی کاتی هاتۆتە جێی ئەلۆنسۆ، بەڵام ڕاهێنەرێک نییە بوو کە بتوانێت کێشەکانی یانی ریاڵ مەدرید چارەسەرکات. لەوانەیە لە هەنی حاڵەتە کێشەکانی ژووری خۆگۆڕینی چارەسەر کرد بێ، کێشە و ئاژاوەکانی نەهێشت بێ، بەڵام لە ناو یاریگا، لە ناو تاکتیک و پلان شتێکی وا لە یانی ریاڵ مەدرید نابین. یعنی نایبینی تۆ ریاڵ مەدرید بە پلانێکی جوان بە شێوازێکی ڕوون یاری بکات، زیاتر پشت بە سربەستی یاریزانەکانی بەسێت. جێپەنجەی ئاربیلۆ لە یاریکردنی یانی ڕیاڵ مەدرید دیار نییە. ناکرێت تۆ تیپێک 11 یاریزانە هەر 11 یاریزانەکەی بە سربەستانی یاری بکەیت. عادەتەن 1-2 یاریزانی باش هەڵەبژێری ئەڵەی بۆ نمونە ڤینیسیۆس و ڤالڤێردی ئەو بە سربەستی یاری بکەن، بەڵام کۆی گشتی یاریزانەکانی تر ئەبێ بێنەوە ژێر ڕکێفی تاکتیکی ڕاهێنەر. بەڵام لە ریاڵ مەدرید و لای ئاربیلوە ئەمە نییە. هەمووتان بە دڵی خۆتان بە ئیسراحەتی خۆتان چۆنتان پێ بخۆشە بەم جۆرە یاری بکات و حاڵەتێکش کە ریاڵ مەدرید ئەکەوێتە دۆخێکەوە بۆی کە ڕاهێنەر ڕزگاری بکات، ئاربیلوە ئەو ڕاهێنەرە نییە ڕزگاری بکات و جێپەنجەی لە یاریکردنی ریاڵ مەدریددا دیار نییە. هۆکاری سێم ڤینیسیۆس جۆنیۆری ئەستێرەی یانی ریاڵ مەدریدە کە لە ماوەی ئەم 2 ساڵەیە و بە تایبەتتر دوای لە دەستدانی تۆپی ئاڵتون دۆخی ڤینیسیۆس جۆنیۆر هەم لە ناو یاریگا هەم لە گەڵ ئیداری یانی ریاڵ مەدرید تێکچووە. لە ناو یاریگا بۆ تێکچووە ئاستی ئەم یاریزانە دابەزیوە. کەسە نزیکەکانی تەنیشتیشی باز لەواکەن کە ڤینیسیۆس ئەو خواست و تینوێتوی بۆ یاریکردن نەما وەک لە ڕابردووە هەیبوو. لە زۆر حاڵەتای بینی مێشکی مەشغوڵە، سەرقاڵە، خۆی بە هەنێشتی ترەوە مەشغوڵ کردووە کە پەیوەندی بە یاری تۆپی پێوە نییە. ئەمە لە ناو یاریگا. لە دەرەوەی یاریگا گەڕی بە ئیداری یانی ریاڵ مەدرید دروست کردووە بەوەی کە داوای پارەی زیاترەکە، داوای ئەواکە کە هەمان موچەی ئیمپاپی وەرگێت، داوای ئەواکە کە یعنی پارەکانی بۆ زیادکرێت. لە کاتێکا تۆ ئەم ئاستەی ئێستات هی ئەوە نییە کە داوای پارەی زیاد بکەیت، بەم ئاستەی ئێستاتەوە هی ئەوە نیە کە تۆ داوای ئەوە بکەی موچەکەت بۆ بکرێت بە 2 قات. بۆیە بە بڕوای من ئەم سێ هۆکارە لەوانن کە وایان کردووە ریاڵ مەدرید بەم ڕۆژە بکات. ئەم سێ هۆکارە پیرێس و ئاربیلوە و ڤینیسیۆس جۆنیۆر کە لە ڕابردوودا هۆکاری سەرەکی بەدەستهێنانی نازناوەکان بوو، بەڵام ئێستا ڤینیسیۆس جۆنیۆر نە فریادڕەسی یانی ریاڵ مەدریدە نە ئەو کەسەیە کە ریاڵ مەدرید ئەگەیەنێتە سەکۆی نازناوەکان. ئەم سێ هۆکارە سەرەکیە کە ریاڵ مەدریدی گەیاندووە بەم ڕۆژە.